Prime Minister Netanyahu. I bring you greetings from President Donald J. Trump. هەوڵەکانی ئیدارەی ترامپ بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی و موسڵمان بەردەوامن. هەریەکە لە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و ڕاوێژکاری تایبەتی دۆناڵد ترامپ لە تەل ئەبیبن بڕیارە سبەی لەگەڵ شاندێکی باڵای ئیسرائیلی بچنە ئەبوظەبی. سەرۆک وەزیرانی ئیسرائیلیش ئاشکرای دەکات زۆر وڵاتی دیکەی عەرەبی و موسڵمان بەنهێنی پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە و گفتوگۆکانیان دوور لە چاوی کامێرا و میدیاکانەوە بەردەوامن. Tomorrow you will be on the first ever Israeli commercial flight to the UAE. سبەی بۆ یەکەم جار لە مێژوودا فڕۆکەیەکی ئیسرائیلی کە شاندێکی باڵای ئیسرائیلی ئەمریکی هەڵگرتووە لە تەل ئەبیبەوە دەگاتە ئەبوظەبی پایتەختی میرنشینی ئیماراتی یەکگرتوو. دوێنێش ئیمارات بایکۆتی لەسەر دەوڵەتی ئیسرائیلی بە فەرمی هەڵوەشاندەوە. لە داهاتوویەکی نزیکدا دەبینن ئەو ڕێککەوتنە چ پێشکەوتنێک دێنێتە ئاراوە. زۆر گفتوگۆی دیکەی نهێنیمان هەیە لەگەڵ سەرکردەی وڵاتانی عەرەبی و موسڵمان کە بەڕاستی دەیانەوێت دان بە ئیسرائیل و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتەکانیان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلدا بنێن. جێرد کۆشنەر ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکا و بەرپرسی مەلەفی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئیدارەی ترامپ دەڵێ ئیمارات دوا وڵات نییە و ئامادەکاری تەواو کراوە لە ڕۆژانی داهاتوو چەند وڵاتێکی دیکەی عەرەبی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی دەکەنەوە. لە کۆتاییدا لە 13 ئاب نەک لە کۆتاییدا بەڵکو دەتوانین بڵێن دوایین وڵات چونکە هێشتا زۆر وڵاتی دیکەی عەرەبی و موسڵمان هەن کە دەیانەوێت پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە. ڕێکەوتنەکەی 13 ئەم مانگەی سەرۆک ترامپ و سەرۆک وەزیرانی ناتانیاهۆ و جێنشینی ئیماراتی عەرەبی یەکگرتوو مێژووییە و دەرفەتی زۆر بێوێنە لە ڕووی ئابووری و ئاسایشەوە لە نێوان دوو وڵاتی بەهێزی ناوچەکە دەهێنێتە ئاراوە. زۆرێک پێیان وایە ئەم کارە ئەستەمە بەڵام ئێستا ئامادەکاری تەواو کراوە بۆ هاتنی وڵاتانی دیکەش بۆ ناو ئەم ڕێکەوتنە. 3 ساڵ و نیو لەمەوبەر زۆرێک لە خەڵکی بێئومێد بوون لە چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەم ڕێککەوتنەی نێوان ئیسرائیل و ئیمارات و ئامادەیی وڵاتانی دیکەی موسڵمان و عەرەبی بۆ چوونە ناو ڕێککەوتنەکە ئەو بۆ چوونانەی ئاوەژوو کردوونەتەوە. دەرفەتێکی باش هاتۆتە ئاراوە بۆ چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرپرسانی ئیدارەی ئەمریکا داوا دەکەن وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم دەرفەتە لە دەست خۆیان نەدەن. نەریمان هەورامی، کوردستان 24.